سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێنی خۆشەویستم بەخێر بێ بۆ ڤیددیویەکی نوێ دەزانم بێگومان زۆربەتان هێشتا پلەیستیشن 2 بەکاردێنن لەوانەشە هەندێک کەس بەکاردێنن یەکی وچی خۆم وا بزانم لە 2013 نا کەمتر وا بزانم لە 2012ەوە تاوەکو 2021 دەکات چەند ساڵ ئەوە 9 ساڵ دەکە کامیرەوانەکەم دەڵێ دەکات 9 ساڵە من پلەیستیشن 2 بەکار نەهینەیە جا مەبەستم ئەوەیە کە بەکار نهینێ یعنی هەر نەمدیتە بەکار لەوانە دیدوم لە بازار ڕۆژان بەڵام بەکار نهینەیە و ڕۆژەشی لە بازار و سوڕامەوە ئەوها ئاڕمدا پلەیستیشن 2 کەم بینی کابرەگەمەی پێ دەکرد ئەمیش چمە لای گوتم برام ئەوە لۆ فرۆش نییە کابرا گوتی ئەدی لۆ چیە یعنی لۆ چیە گوتم باشە برام هادێ بۆ دەکڕم پلەیستیشن 2 دەستی دوم کڕی وەزعی زۆر باش نییە وەکو دەبینن تۆزێکەونە وەروە بە فلاشیشە بە فلاش کار دەکە واتە ئەو پلەیستیشن 2 ئەمن هینایتونە بازار شوێن دیسکی نییە واتە یاری بە دیسک ناخوە بگومان زۆربەتان دەڵێن ژیرەوە لە مێژۆشتا هەیە لۆ تا دەباز دەکەیت لۆ من نوێ دەمزانی پلەیستیشن 2 هاکرەیە بەڵام حەزم کرد باسی بکەم بۆ کەسانی کە وەکو خۆم ئاگاداری هەموو شتێکی نینە گوتمە پلەیستیشن 2 چۆنە وتی بە فلاشەکی 16 گیگایی هەندێک یاریدانرایە سیستەمەکەیان هاک کردیە بەڵام یاریەکان کار دەکەن و لە پێش سایمیش تاقی کردەوە کاری دەکرد و دوو کۆنترۆلەری پلەیستیشن 2 پێدام کە سیرکردنی بەدەنە بەس تەماشاکردنی خەندە دەخاتە سەر دەوی ئەو کەسێکەوە یان لێوی نەک دەوی لە قسەی شاعر ڕۆمانسی زۆر خراپم بەڵام خەندە دەخاتە سەر لێوی ئەو کەسانێکەوە کاتی خۆی پلەیستیشن 2 بەکارهینە یاخود ئێستاش هەز دەکەم بەکاری بینن زۆر دڵخۆشم کە پلەیستیشن 2 خراپیش بیتن هەر بەدەستم کەتیە توانم یاری پێ بکەم و زۆر یاری ناوازەشی تێدا بێگومان my favorite game یەک لە دڵخوازترین یاریەکانم بێگومان God of War بەڵام جگە لە God of War زۆر کردیە جگە لە God of War کە خێزام زۆری هەزە God of War جگە لە God of War یاریەشی وەکو بلاچ تێدایە PS کۆنی تێدایە و کراشی کۆنی تێدایە لەسەر پلەیستیشن 2 و تێنسی تێدایە کە من زۆر عاشقی یاریانم لەسەر پلەیستیشن 2 هەم یاریشتیدا نییە بەڵام دەتوانم لە ڕێگەی ئەو فلاشەوە دەتوانم یاریەکان بە کۆمپیوتەر داونلۆد بکەم و بیخەمە سەر فلاش و کاری پێ بکەم ئەوە شێوە پلەیستیشن 2کەیە و ئەو کەسانی کە حەز دەکەن بیکڕن بێگومان لە بازاڕەکانی کوردستان بەردەستە نرخیشی من بە خاتری ئەو شتانە داوای 35,000 بمشی 30,000 دینار کە زۆرە کەم نییە پارەچی بەڵام بۆ پلەیستیشن 2 مستحق خۆتی بە 300 دلار بکڕێت چکە و داواشم کردیەکەوە پلەیستیشن 2 فاتی کۆن لۆ بدۆزنەوە خاوێن کار بکە هاک نەکرابی ئەویش دەکڕم ئێستا دێین کێبڵەکان تێدەیخم بە سێ ڕەنجی کار دەکە کە زۆر سەرنجە وەکو دەبینین ئەوە جیاواز پلەیستیشن 5 کە چەند دەست زەبەلاحە لە چاو پلەیستیشن 2 سڵیم بێگومان پلەیستیشن 2 زەبەلاحە گەورەکە زۆر جیاواز لەگە پلەیستیشن 5 بێگومان بەڵام سەیرە کۆڵەتیەکەن بە 4K ئێستا دێنەوە سەر کواڵیتی 480 بەڵام هەر پلەیستیشن 2 ناوازەیە بێگومان چووکە یاریەکانی بێگومان تۆپە ئەو کەسانی کە حەز دەکەن پلەیستیشن 2 لە بابەتەش بکڕن دەبی ئاگداری یەک شت بن ئەویش ئەوەیەکەوە پلەیستیشن 2 ناوی کارەبا لەسەر ببڕێت چونکە هاکرا سیستەمەکەی ئاسان نییە بەس دەست بە خیژاندیش دەکات سیستەمەکەی کۆنە ئۆکەی کۆنترۆلەری کۆن یادگاری چەندە یادگاری لەگەڵ ئەو کۆنسۆڵێک خۆیە ئۆکەی جام سێفیشەکەی بێگومان لە پشت تەلەڤیزۆن نەوەزان شتانە بێگومان پێشناکە باسکەم بەڵام لێرە لە جیاتی HD هەمای دەیبێنە سەر AVTV یەک شتی ناخۆشە سیستەمە لۆگۆی پلەیستیشن 2 بێگومان نیشان نادا لەوەرەی سیستەمەکەی هاکریا وەکو وتم بەڵام چەند یاریشتی دەیە بۆ نمونە بێگومان سیستەمەکەی کە پێ دەکەی دەنووسێ USB Games لەبەرەوەی هاکریا سیستەمەکەی و یاریانە ئینستۆڵ کریا بە شێوەیەکی غێر قانونی کە لە کوردستان قانونی ئەو شتانەمانە زۆر تەبیعیە بەڵام یەکێک لەو شتانەی کە من لەسەر پلەیستیشن 2 زۆر دڵم پێخۆش دەبی ئەویش داگرتی دوگمەی ئەنالۆگیەکەی گلۆپەستونەکەی پێ دەبی گێڕەکەیش دەکاتن کە شتێکی بێماناشە باس دەکەم بەڵام هەر خۆشە حەز زۆر یاری خۆش تێدایە بۆ منە 7 Wonder ئەو یاریە کە بە حیاتی نەم کردە نازانم چییە یاری ئەین ڕێدم زۆر کردی و یاریم کردی لەسەر پلەیستیشن 2 کاتی خۆی یاریی خۆشە یاری علادی تێدایە من ئەو یاریش بێگومان کردیتم کاتی خۆی بەڵام لەبیر و نمایە American 10 Most Wanted ئەوم نەکردی و یاری نازانم یاری بەڵام یاری بلاچ تێدایە کە زۆربەتان هەستە نووسن لە کۆمنتی ژیر بلاچ بە پلەیستیشن 2 مەکە لەسەر Xboxی لە گەیم پاسی بە کواڵیتی بەرزتر تێدایە دەزانم ئاگادارم بەڵام حەزم لێ وەسە پلەیستیشن 2 بکەم دەزانم هەشتام دەزانم پیس ناکات کۆمنتی بۆم بنووسم بلاچ تێدایە سەتاقی دەکەن یاری بلاک
وەروە کراش تێدایە کراشی چوارە بەڵێ کراش چاری تێدایە داون هیلی تێدایە وەتا هێڵ تازم بینەوە یاری نەمزانەوە یاری تێدایە داون هیل تێدایە فاینل فایت نەم کردیە GTA فۆرمسرە بەڵام شتێ ساندرێسە لۆگۆیەکەی نازانم کامیانە هەرکلیس تێدایە جتی تێدایە yes یاریێک one of my favorite Medal of Honor Fireman Assault تێدایە Mercedes Truck Racing حەزم لەوەی نییە بەڵام PS 2011 تێدایە کە هەرچەندەوە بزانم PS 2013 لەبۆ من تایبەتترە لە 2011 چونکە ئەوزان PS 2013 کاتی خۆی بە لاپتۆپی لێمان کرد دەست پلەیستێشنمان تێدەی خست بە لاپتۆپی گەمان لەگەر ئامۆزای خۆم کە ئاخر جار گەممان کردبی ئەوزانم ئەو 1970 گەمەی لە من بردیتەوە ئەمریش نزیکی 1000 لە 100 گەمەکمان فەرقە پیتزا PS 2013 وڵام 2011 کەشەر باشە پوڵی تێدایە PS 2017 تێدایە سایلند سکۆپی تێدایە کە نازانم چی ئەو گەمەیە سنایپەری تێدایە سنایپەر ئیلایت ئەو گەمەم کردی خۆشە سپایدەرمانی تێدایە سپایدەرمانی کۆن ستریت فایت تێدایە تێکنی فۆری تێدایە تێنسی تێدایە وەرەوە تێنسەشم زۆر خۆشەوە داوانێز وەختەش یەکجار زۆر بۆ تێسەی بەسەر بە پاڵاوانێتی لێ بە خۆم دەکەم زۆر خۆشە گەمەیە و یاکوزای تێدایە یاکوزا فیوری مرسنریس نەو حەزمێنە چێس تێدایە شەترەنج کە چۆکەی مستەر بینیش تێدایە مستەر بین کەم ئان وەروەها ڕۆد پاکی تێدایە کە نەم کردی و یاریە ستریت فایت توی تێدایە بەڵێ کردیتم و ئەوەش نازانم هیچ نییە بڵاک دەست پێ دەکەن کە یەکە لە بەناوباتی یاریەکانی پلەیستێشن دوی پێبوونی هەریش زۆر تعزیب نەفسیە بەڕاستی بۆ شێوازە پێ دەبێت لۆگۆشت نای پلەیستێشنی وەچی برێ سیستەمەکە خەریکە نەفەرە وا هاچی دەکات Continue mission. لێرە هەندێک جوندی لێیە ئەو ئەوروپیەکان 2121 do you copy over? ئەوی بە کواڵەتی چاسە دۆستا دەکەن If you copy, I am proceeding to RV out. دەبی سایلەنسەرەکەی توی بکەم Bravo 21, this is 3, do you copy over? نەفەرێک لێرە یا بزانم بە کۆنترۆلەرە لێتان گەیەکەم ئەو هێدشۆتی چەند خۆشە برام بەرە بمرا کۆنترۆلە زۆر بەزیش ناکە هەندێک شتی کۆکەینەوە ناتوانم سیلی ئەوەی سایلەنسەری بخەمە سەری بەڵام بۆی بە شەڕی خۆم پێ جارێ ئەوەتی ئەشکەوتەکەتان لەبیرە دەتوانم بۆ شتەکەینەوە بزانم ناتوانم شتێکی وایە بکات ببرا Bravo 3, targets neutralized. ئێستاش یاری Medal of Honor European Assault دەکەین کە یەکێکە لە یاریە خۆشەکانی پلەیستێشن ئەو تێکستە دەبینی جۆلە میوزیکەی دەبی یادگارێکی زۆری یاریەکانی Medal of Honor دەبینە مەعەلەسەف EA لەبەر یاریەکانی Battlefield گرنگی بەوەی نادا گرنگی بە یاریەکانی Medal of Honor نادا single player multiplayer-شی هەیە لەسەر پلەیستێشن 2 multiplayer هەبووە بچینە نازیار نازم نازیار شێ ڕێیدوو نازیار ئەو یاریە کۆنەی خوایە لێرە پێت دەڵێت پازن ئۆکەی دەزانم continue وەڵا هەمووی دەزانم ئای چەند کۆنە خوایە ماپ تەنیا نیشانەیە دەڵێت بۆ ڕێگایەدا بڕۆ هەر یەک تەقێ ئەڵ یەک نیشانە گرتنە بەس
زۆر بەسەرعی کۆنترۆلەکە دەجوڵێ. نازی کات کۆتەنیا یاریانە سینگڵ پلێر ئێستا ویدیۆ ئۆنلاین ئەو پلێر یەکە ئەزە لەو یاری لایبەکی زۆر زۆر باشم هێشتا لایبێکی باشم ئەزە کارەکەەکان هەموو لە نەفەر ڕاستی وەرجیرە شکلیان ئەزە کاتێکە لاعبی هەڵدەبژێری ڕسمی ڕاستیان دانایە لە جیاتی مۆدێڵی 3D ئەو شتانە ها بگرا لاعبم برام ئەجە ئیزی و هاردۆ شتانە شتدانیان يعني عم نقول شتانە هەڵدەبژێر یەکسەر عشوایی کۆمپیوتەر نەنێ ژیر لە خۆ دیجی دەزدادیا قسان نەکەم ئەوە چل بە سفر ها بگرا نەبڕۆ لێیە ئەوە بردنەوە یارێکی خۆشە خۆشەویستانم ئەو پلەیستێشن دووەکەیە لە ڕووی قەبارەوە لەگە پلەیستێشن 5 یعنی بزانە ئەوە هەسەن سلیمە پلەیستێشنەکەی دیگە کۆنەکە بەسان قەباری گەورەی بێگومان پلەیستێشن 5 پێشبینی دەکرێت سلیمی لەبۆ بێ بێگومان قەباری بچوو بکرێتەوە بەڵام ئەگەر سەری کۆنترۆلەرەکان بکەین تۆزی ئێستا نیشتیان لە مێژەکان پێ نەکردیە دەبینین هەر تقریبان هەمان دیزاینیان ینی سەرچاوی دیزاینەکەیان هەمانە بەڵام شێوەیان زۆر گۆڕدرا بێگومان هەرچەند دوو گێڕەکان لە خوارێک کە من پێم خۆشە گێرەک لەسەری بێ کەس بۆ کەس بەڵام کۆنترۆلەر یەکجار پێشکەوتتر لە چاوەی بێگومان بە شێوازی هەزەی لە هەڵگرتنی لە قورساییەکەی لە لایتەکەی مەسەن تاکە لای لێرە هەربی ئەو لایتینگی ئێستا تقریبان هەر لایتت هەیە بەڵام لایتەکەی دەگۆڕدرێت تەنیشتەکانی دەگۆڕدرێ و لە کۆتایدا سۆنی ئەو ڕەنگانەشی لابەردی وەکو ئێکس و خڕوسێ گۆشە و چوار گۆشەی ئێستا ڕەنگەکان نەماوە سەرتاوە هەستمان دەکردەوە ئەوان ڕەنگون بە لای ڕەنگ بگرێن بەڵام شێوی شوشەیی هەیە ئەوە پلەیستێشن دووە زۆر 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 خۆشحاڵم کەوە لە کوردستان بەو شێوازە گەیمەران پلەیستێشن دووە هێشتا خۆش دەوێت دەمەوێتان پرسم ئایا خۆشترین یاریتان لەسەر پلەیستێشن دوو چییە؟ تکا دەکەم لە کۆمنتی و ڤیدیۆ بۆ چنی خۆتان بنووسن تکا دەکەم لایک و ڤیدیۆژە بیر نەکەی سبسکرایب چانەڵەکەم گرتا بەسەنەت کردیە بۆ ڤیدیۆی جوانتر و ناوازەتر ببینن تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ